بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بڕیارماندا بوو بەڕێز و حرمەتی جەنابتان وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە. بە دڵنیاییەوە پرسیارەکانتان دەگاتە لای ئێمە و پارێزراوە و هەمووشی بەپێی ئەو کات و دەرفەتەی کە لە بەرنامەی زنجیرە باسی خۆشەویستیدا لەگەڵ جەنابتاندا دەبین، بەویست و ڕەحمەتی خوای گەورە ئینشا ئەڵڵا هەمویان یەک بە یەک وەڵام دەدەینەوە. پرسیارێک کە زۆر دووبارە بووەتەوە، واتە زۆرێک لە بینەران لە بیسەران پرسیاری بابەتی تەلاقیان کردووە. حەز دەکەم تەوەرەکەمان بە تەواوەتی لەم بەشەدا لەسەر وشەی تەلاق بێ. بەڕێزان، ئێمە فتوا نادەین. ئێمە لە زنجیرە باس و پرۆگرامی خۆشەویستیەوە تەنها بەرچاوڕوونی پێشکەش دەکەین. بابەتی کەوتنی تەلاقێک یان نەکەوتنی ئەوە پەیوەندیدارە بە بەڕێزانی لیژنەی فتوا و دادوەرە بەڕێزەکانەوە. ئێمە تەنها بەرچاوڕوونی دەدەینە بیسەران و بینەرانی خۆمان، موسڵمانانی ئازیزی کوردستانیمان. بەڕێزان، دوو شتمان هەیە بۆ حەڵالبوونی کوڕێک و کچێک لە یەکتر. کوڕێک و کچێک لە یەکتر تەماشاکردنیان، قسە بەیەکەوەکردنیان، بەریەککەوتنیان، چوونە دەرەوەیان هەمووی حرامە. بەڵام بە مارەکردنی شەرعی ئەو دوو نامەحرەمە دەبن بە حەڵاڵی یەکتر. دوای ئەوەش کە بوون بە حەڵاڵی یەکتر، بوون بە ژن و مێرد، هەر بە وشەیەکی قورئانی کە وشەی تەلاقە لە یەکتری جا دەبنەوە. ئەمەش پێمان دەڵێ کەسانێک دەڵێن باشە بۆچی ژن و مێردێک کاتێککە پیاوەکە تەلاقی خواردو بۆچی لە یەکدا ببڕێن، بۆچی ئەم بابەتە ئەوەندە بە قورسی وەرگیرێ، هەر وشەیەک بەدەمیا هاتووە. بەڕێزان، وشە زۆر گرنگە، مەگەر کاتێک کە کوڕ و کچێک دەبن بە هاوسەر، هەر ئەوەندە نییە باوکی کچەکە یان یەکێک لە وەلی ئەمرەکانی ئەگەر باوک نەبوو ناڵێ بە کوڕەکەوە ئەو کچەی خۆم لە تۆمارە کردم بە هاوژینی تۆ، بە هاوسەری تۆ، بە حەڵاڵی تۆ، بە ژنی تۆ، یەکسەر دەڵێ قبوڵم کرد، یەکسەر بوو بە حەڵاڵی. باشە ئەمە هەر وشە نەبوو بە دڵنیاییەوە. خۆ لەبەر دەمی دادوەری بەڕێزیشە لە مەحکەمەدا هەروایە، کەواتە چۆن بە وشە کوڕ و کچێک دەبن بە حەڵاڵی یەکتر، بە هەمان شێوە بە وشەش لە یەکتری حرام دەبن. بۆیە بەکارهێنانی وشەی تەلاق لەلایەن پیاوەوە بابەتێکی مەترسیدارە، وشە لێپرسینەوەی قورسی لەسەرە. دووەمیان، لە ئیسلامدا هەموو شتێک یاسا و نیزامی تایبەتی خۆی هەیە. بەڵام بەڕێزان، دڵنیابن هیچ شتێک بە ئەندازەی تەلاق و لێکجیابوونەوەی ژن و مێرد چاوپۆشی تێدا نەکراوە. تەماشاکە مارەکردن هەر ئەوەندەی یەک جار، تەنها جارێک باوک یان سەرپەرشتیار و وەلی ئەمری ئافرەتەکە بە کوڕەکە دەڵێ وا ئینکاحم کرد، تەزویجم کرد، کردم بە هاوبەشی تۆ، بە هاوژینی تۆ، بە حەڵاڵی تۆ، بە خێزانی تۆ، وتی قبوڵم کرد، یەک جاری بەسە، یەکسەر حەڵاڵ دەبێ، پێویست بە دووبارەکردنەوەی ناکە. لە کڕین و فرۆشتندا کاتێکەوە فرۆشیار بە کڕیار دەڵێ ئەو ماڵم بە تۆ فرۆش، وتی قبوڵمە، پێویست ناکە بە دووبارەکردنەوە و سێبارەکردنەوە، مەگەر لە مەجلیسەکەدا پەشیمان بێتەوە یان مەرج دابنێ تا 3 ڕۆژ پەشیمان بوونەوەمان بۆ هەیە. ئەینا هەر بە یەک جار پێم فرۆشتی، قبوڵی ئەو فرۆشتنم کرد بۆ خۆم و لێم کڕی، بوو بە ماڵی ئەو لە ماڵی تۆ دەرچوو. تەنها لە تەلاقانە بێ. خوای پەروەردگار لە سوڕەتی ئەلبەقەرە ئاەتی 229 دا دەفەرمێ الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان. بەڕێزان دیقەت بدەن، الطلاق مرتان. هەندە لە زانایان فەرمویانە تەلاق دوو ژمارەیە، واتە مەڕیان بە ژمارە لێکداوە، بەڵام ئەوەی زۆر زۆر بەهێزە ئەوەیە خوا فەرمووی الطلاق مرتان. تەلاق خواردن جیابوونەوەی ژن و مێرد، پیاو کەمەجاری تەلاق خواردن و بڕیاردانی جیابوونەوەی هەیە لە هاوسەری دوو جارە، مەڕەتان دوو جارە، مەڕەواتە جار. جاری یەکەم تەلاقی دەدا، دواتر بۆی هەیە ماری بکە و بیجێڕێتەوە. جاری دووەمیش تەلاقی دەدا، بۆی هەیە دیسانەوە بیجێڕێتەوە ژێر نیکاحی خۆی لە ماوەی عیددەدا. بەڵام جاری سێیەم فەئیمساکم بمەعروف ئەو تەسریحم بئیحسان. جاری سێیەم دەرفەت کۆتایی پێدێ. ئەم پیاوە تەنها بۆی هەیە یەک تەلاقی ماوەتەوە، دوو جار تەلاقی خواردووە، بە کوردەواری خۆمان دڵێن تەلاقەکەی چاک کراوەتەوە و خێزانەکەی هاتۆتەوە بۆ لای بۆی بۆتە حەڵاڵ بۆتەوە بۆی. لە جاری سێیەمدا ڕێگاکە ئەوەیە فەئیمساکم بمەعروف، بە جوانی هاوسەرت وەرگرە،
بە چاکەکردن بە شەرعی خوا بە مەردانە بە پیاوانە ژیانی لەگەڵ بەسەر بەرە عیبرەت وەرگرە لە 2 جاری جیابوونەوەت هەروەها ژنەکەش بەخۆی دابچێتەوە ئەم پیاوە 2 جار لێ جیابەتەوە حرامی بووە خی گەورە دەرفەتی داوە جارێشکە گەڕاوەتەوە لای پیاوەکەی و بوونەوە ژن و مێردی شەرعی و حەڵاڵی یەکتر ئەمیش بە هەڵەکانی خۆی دابچێتەوە فەئیمساکم بمەعروف وەریگرە بە جوانی بە شەرعی بە مەردایەتی بە ژیانێکی تەندروست و بە حورمەت و ڕێزەوە ئەو تەسریحم بئیحسان یان جیابوونەوە بە جوانترین شێوە تەسریحم بئیحسان ئەگەر جاری سێم تەلاقت خوارد کۆتایی پێ هاتووە بەڵام با بە شەڕ نەبێ با بە ئاژاوە نەبێ با بە تەقەلەیەکردن نەبێ بە دوژمنایەتی نەبێ بئیحسان خوا فەرمی بە جوانترین شێوە دەچی دەستی ماڵی خەزورت ماچ دەکەی ئەوە ئەمانەتەکەتان کچەکەتان نەمانتوانی بە یەکەوە بەداخەوە هاوبەشێکی باش بین گردن ئاسایی لە یەک بکەن و خوا حافیست و خوا لەگەڵ هەردوو لا بە حرمەتەوە لێک جیا ببنەوە لە جاری سێیەمدا نەک بە شەڕ و دوژمنایەتی دوای تەلاقی سێیەم واتە کەسەکە یەکەم تەلاقی خوارد و هاتەوە خێزانەکەی بۆ لای دووەم تەلاقی خوارد و هاتەوە دوای سێیەم تەلاق فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره بەڕێزان وتم خوای پەروەردگار ئەو پەڕی نەرمونیانی لە جیابوونەوەی ژن و مێردا لە قورئانەکەیان واندووە 3 جار دەرفەتیدا پیاوەکە جاری سێمیش تەلاقی خواردەوە بڕیاری جیابوونەوەیدا ئەم ژنە بوو کەڵە نییە پیاوەکە یاری پێ بکە وا تەلاقم دای جێڕامیەوە تەلاقم دای جێڕامیەوە لە جاری سێمە کۆتایی پێ هاتووە فلا تحل له من بعد دوای تەلاقی سێم ئەم ژنە حەڵاڵ نابێتەوە بۆ ئەو پیاوە بۆ مێردەکەی حتى تنكح زوجا غيره حتى شوونەکە بە پیاوێکی تر واتە دوای ئەوەی عیدەی لە پیاوی یەکەمی تەواو دەبێ بە ئارزومەندی خۆی نەک بۆ حەڵاڵکردنەوە بەڵکو ئافرەتەکە بڕیاری شوکردنەوە دەدا پیاوێک بە شەریعەتی خوای گەورە و عورفی کۆمەڵایەتی دێتە خوازبێنی مارە دەکرێ لێی ئەویش دەبێت بیگوازێتەوە واتەگە تەنها مارەی کرد و تەلاقی دایەوە ئەگە تەنها بۆ چاکردنەوەی تەلاقەکە بێ بۆی بگەڕێتەوە لای مێردی یەکەمی ئەوە هەر بەتاڵە ئەسڵان ئەوە نەفرەتی خۆیان لێکراوە ئەو جۆرە کەسانە لە حەدیثە هاتووە بەڵام خۆی مارەی کرد بە دڵ و بە گیان بۆ هاوسەرایەتی مارەی کردبوو مارەی کرد بەڵام وتی وەڵا پەشیمانم لەو هاوسەرگیریە ژنەکەی تەلاق دایەوە پیاوی یەکەم ناتوانێت بیجێڕێتەوە جارێشکە مارەی بکاتەوە بۆ چونکە نەچوەتە لای واتە جیماعی شەرعی ڕووی نەداوە بەڵگەشمان حەدیثێکی بوخاری مسلمە متفق عەلەیهە خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پیاوێک لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێک هاوسەرەکەی خۆی تەلاق دا و جێڕایەوە جاری دووەم تەلاقی دا و جێڕایەوە جاری سێیەم تەلاقی تەواو کەوت لێ حرام بوو ئافرەتەکە شووی کرد بە پیاوێکی تر بە پیاوی دووەم بەڵام ئەو پێش ئەوەی بیگوازێتەوە دوای مارەکردن تەلاقی دایەوە پرسیاریان کرد لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا پیاوی یەکەمی بۆی هەیە ئێستاوا پیاوی دووەمی لێی جیابەوە بەڵام نەیگواستۆتەوە واتە جیماعی شەرعی لەگەڵا ئەنجام نەداوە سەرجێیی لەگەڵا نەکردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا بۆی نییە پیاوی یەکەم مافی ئەوەی نییە بیجێڕێتەوە مارەی بکاتەوە بڵێ وەڵا جارێکە شووی کردوێتەوە تەلاق دراوەتەوە حتى تذوق عسيلتها كما ذاق الأول چۆن پیاوی یەکەم چێژی لێبینیوە ئەبێ پیاوی دووەمیش کە مارەی دەکاتەوە چێژی هاوسەرایەتی لێ ببینێ ئەمجا بۆ پیاوی یەکەم حەڵاڵ دەبێتەوە ئەڵام بەو مەرجێ عەرزم کردن حتى تنكح زوجا غيره هیچ مەبەستێک لە ئارادا نەبێ کابرا مارەی کە بەو نیەتەی تەلاقی دەدەمەوە بەیانی بۆی پیاوی یەکەم بۆی حەڵاڵ بێتەوە ئەگەر ئەم باس و خواس و مامەڵەیە لە ئارادا بێ ئەوە هەمویان دەکەونە تاوانێکی گەورە و دەکەونە گوناهێکی گەورەوە و پیاوی یەکەمی حەڵاڵ نابێتەوە بۆیە سەیریکەن پیاوی بە شەهامەت ئالێرەدا دەترسێ هیچ پیاوێکی بەڕێزی بیسەری وەکو جەنابتان بینەری وەکو جەنابتان لەم بەرنامەیەدا موسڵمان غیرەتی زۆر بەهێزە قبوڵی ناکا کە ئەوە دێتە مێشکیەوە یعنی من جاری سێم کە تەلاقم خوا دەبێ ئافرەتێکی تر ئافرەتەکەم خێزانەکەم هاوبەشی ژیانەکەم هاوسەرەکەم شوکا بە پیاوێکی تر ئەویش بچێتە لاوی لەگەڵ یا بخەوێ ئەمجا من بۆم حەڵاڵ دەبێتەوە عیزەتی نەفسم قبوڵی ناکە بۆی ئیسلام ئەم بەرنامە قورسەیدانا بۆ ئەوی پیاوی بەغیرەت جوامێریەکەی ڕێگەی بەخۆی نەدا ئەگەر بەتەمای لەگەڵ یا بژی 2 جار دەرفەتی تەلاق و هێنانەوە دراوە لە جاری سێمە مەردانە وەریگرە بە جوانی لەگەڵ یەکا بژین یان خوا حافیز بە جوانی لە یەکجا ببنەوە غیرەتت با قبوڵی نەکە پیاوێشکە بچێتە لای ئیلا مەگەر
ئەو پیاوەش مرد یان بەیەکەوە دوای چەند ساڵێک ئیدارەیان نەکرد یان دوای مانگێک ئیدارەیان نەکرد دوای ڕۆژی ئیدارەیان نەکرد بە نێتێکی پاک لێک جیابوونەوە ئەگەر لە پیاوی دووەمیش عیدەی بەسەر چوو شەریعەت ڕێگەی داوە خی پەروەردگار ڕێگەی داوە لە قورئانەکەیدا پیاوی یەکەم مارەی بکاتەوە کە ئەوەش بە هەموو کەس ناکرێت. سێمیان بەڕێزان تەلاق چارەسەری کۆتاییە و لوتکەیە بۆ چارەسەری نەگونجانی نێوان ژن و مرد. وەکو چۆن کاتێ برینێک لە دەستی کەسێک لە قاچی کەسێکە هەیە پزیشکەکان هەموو هەوڵی خۆیان دەدەن هەرچی دەرمان و چارەسەرە بەکاری دێنن بەس بۆی ئەو دەستە و قاچە نەبڕدرێتەوە. ددانێک دەیەشرێ ڕێگەکانی دەبڕن کلۆریەکەی پڕ دەکەنەوە ئەنواع دەرمان دکتۆری دان لەگەڵ یا بەکاردێنێ بەس بۆی ئەم ددانە هەڵ نەکەندرێ. ئەگەر هیچ چارەسەرێک نەما ئەندامەکەی جەستەت هەڵ دەکەندرێ لا دەبرێ دەبڕدرێتەوە. تەلاقیش بەڕێزان دوای بەکارهێنانی تەواوی عیلاجەکانە نەک هەر پیاوێک سکی بای کرد و بە ئارەزوی خۆی کۆمەڵە تەلاقی فڕێدا. ئێمە باسی ئەو تەلاقە دەکەین کە خوای پەروەردگار لە قورئانەکەیە باسی کردووە. تەلاق چارەسەری کۆتاییە نەک سوێند خواردن و تووڕە دەرکردنی پیاوێک کە تووڕە بووە لە شتێک و بە تەلاق دەری ببڕێ. با بزانین خێزان چۆن دەگاتە تەلاق. بەڕێزان خێزان چۆن دەگاتە تەلاق با لە قورئانەوە وەریگرین لە کەلامەکەی خوای ڕەب العالەمینەوە. سوڕەتی ئەنیسا ئاەتی 34 خوای پەروەردگار دەفەرمێ کاتێک کە کوڕ و کچێک مارە بڕدران لە یەکتر کوڕ و کچەکان خوا بە وردی گوێ لەمە بگرن. هاوسەرەکان بە وردی گوێ لە پەیامی ڕەب العالەمین بگرن لە قورئانەکەیدا. سوڕەتی ئەنیسا ئاەتی 34 کە کوڕ و کچێک لە یەک مارەکران ئەبێ بەڕاستی هەم پیاوەکە هەم ژنەکە ئەم سیفاتانیان تێدا بێ. ئەم حەقیقەتە قبوڵکەن تەسلیمی بن. الرجال قوامون على النساء پیاوان سەرپەرشتیار و مشورخۆری ئافرەتانن. دیارە لە سیاقی ئاەتەکەدا زیاتر مەبەستی پیاوە بەسەر ژنەکەیەوە. ئەبێ بەڕاستی ئافرەت کە شووی کرد قبوڵی بێ پیاو سەرپەرشتیارە قوامون یعنی بە سیغەی مبالغە هەیە ناوێتی نەک قائیمە قوامە زۆر خەمخۆرە زۆر بەڕێوەبەرێکی چاکە خەمخۆرە مشورخۆری هاوسەرەکەیەتی. بەڕاستی بەڵام ئاغا نییە بەڵام کوێخانیە بەڵام فەرماندەرێک نییە بەبێ هیچ حسابێک بۆ ژنەکەی نەکا. خۆی نەفەرموو الرجال قوامون على النساء. خۆزگە ئافرەت ڕێک ئەم فەرمانەی خۆی جێبەجێکردایە پیاوەکە بەڕاستی تۆ سەرپەرشتیاری ماڵی تۆ گەورەی ماڵی دوا بڕیار و دوا قسەی ماڵەکەمان ئیمزاکەی بەدەستی تۆوەیە دوای ڕاوێژ بە خۆم و بە منداڵەکانمان و بە خێزانەکەمان. بۆچیش خوای گەورە مشور خواردنی ماڵی داوەتە دەست پیاو خوا خۆی ڕوونی دەکاتەوە. خوا لە قورئانە بەردەوام پێمان دەڵێ کە بابەتێکمان بۆ باز دەکات پێشمان دەڵێ حیکمەتەکەی چییە. بما فضل الله بعضهم على بعض کاتێک کە خوای پەروەردگار فەزڵی هەندێک صفاتی لە پیاوە داوە بەسەر ژنە هەندێک صفاتی ژنیشی فەزڵ داوە بەسەر پیاودا. زۆربەی خەڵکی لەم ئاەتەوە حاڵی بوون خوا فەزڵی پیاوی داوە بەسەر ژنە. بەڵام بەڕێزان وەڵڵی قورئانەکەەوە ناڵێ خوا نەیفەرموو بما فضل الله الرجال على النساء. خوا فەرموو نا خوای گەورە فەزڵی پیاوی داوە بەسەر ژندا ژن لە پیاو لە ژن گەورەترە. نا خوا فەرمووی هەندێک صفات هەیە لە پیاوە با پیاو بیان پارێزێ با پیاوەتی خۆی پارێزێ. وەکو چی پیاو بەگشتی پیاوان دەڵێم واتە تاک ناڵم بەگشتی پیاو عەقڵ و هۆشی زۆر دووربینترە. وەڵڵاه تەلاق بەدەست ژن بووە کەم مادەماینەوانە کە بێ هاوسەر نەبین. پیاو دایمە دوور دەبینێت تەحملی زیاترە عەقڵ و هۆشی زۆر دوورتر دەبینێ لە ئافرەت. جەستەی پیاو زۆر بەهێزترە. بڕۆ سەیری ئەو بینابەرزانەکە لەو شوێنە سەختانەدا باوەڕکە ئافرەت ناتوانێت لێشی عیب نییە کە ناتوانێت ئەمە خوای گەورە بۆ پیاوی بڕیارداوە. جەستەیەکی بەهێز دەنگێکی گەڕ بەرگەی سەرما و گەرما و تەقە و باران و هەموو گڕ و گەرما دەگرێت. بەڕاستی جەستەی ئافرەت خواوای دروست نەکردووە پیاوە خواوای دروست کردووە بواری جەستەیی بەهێزترە لە ئافرەت. بەردەوام پیاو وا بیر دەکاتەوە و مرتاحە کاتێک کە هەست بکە ژنێکی هەیە و خۆشی دەوێ و بە قسەی دەکا. پیاو لە سروشتی پیاوانەی خۆیدا وا هەست دەکا ژنەکەی ئیتاعی بکە بڵێ پیاوەکە بەسەر چاوان بە حرمەتەوە بەڕێزەوە قسەی لەگەڵ بکە. ئەی ئافرەت خوا بە پێچەوانەوە ئافرەتی وا دروست کردووە جەستەیەکی نەرم دەنگێکی ناسک. ئافرەت هەستی زۆر بەهێزە. بڕواتان هەبێ پیاوێک لەگەڵ ژنەکەیە بەس نەزەرێکی حرام لە ژنێکی ترگای یەکسەر هاوسەرەکە هەستی پێ دەکا
یعنی بەس بە تیلەی چاوێک بیڕوانێتی ئەزانە پیاوەکەی خیانەتی کردووە. ئافرەت زۆر حساسترە لە پیاو، زۆر زوو هەز بە شتەکان دەکات، بەڵام پیاو دووربینترە، بڕیاری ژیرانەتر دەدا. هەروەها دایکایەتی دەوەرە بە هەموو پیاوی دنیا بتوانن دوو مناڵ پەروەەر دەکەن، بەس بە دایک دەکرێت. کاکە ماڵداری هەوتویانە ژن و ماڵ بەخوا هەموو پارەی دنیا بەدەست پیاو بێ ناتوانێت ماڵدارێکی جوان بکە. بەڕاستی ژنە پیاو دەکات بە پیاو، دەیکاتە خاوەنی ماڵ و دەیکاتە خاوەنی دیوەخان و دەیکاتە خاوەنی کەسوکارێکی باش و هاوڕێی باش. بەڵێ ئافرەت ماڵداری پێ دەکرێت. ئافرەت سروشتی خۆی ئەگە تێک نەدرابێ بەم ڕێکخراوە مێخراوانە، ئافرەت سروشتی وایە بەردەوام پێی خۆشە لە لای پیاوێک بێ. بڕوات پێ ئافرەت سەرۆک وەزیرانی وڵات بێ، پارێزگاری شار بێ، قایمقام بێ، حەز دەکا کە چۆوە دەستێکی میهرەبانی پیاوەکەی بەسەر قژەکەیە بێ. بەردەوام پێی خۆشە لە پەنا پیاوێکدا بێ. ئەو ئافرەتانی فەرماندەی سەربازیان هەیە لە سیلکەکانی پۆلیسا چەند دەرەجە لەسەر شانیانە، عیبەیەک تێدا نییە، بەڵام کاتت دەچێتەوە لای پیاوەکەی بەردەوام حەز دەکا مرتاحە بۆی پیاوێک هەیە سایە و سێبەرێتی بەسەریەوە، حەز دەکا لە پەنای پیاوێکدا بێ. بەڕێزان بەردەوام حەز دەکا گوێی بۆ بژوێ، مشورخۆرێکی هەبێ، پیاوێک هەبێ خۆشی بوێ، بۆی بژی بۆی بمری. کەواتە خوای گەورە پێی فەرمووین یەکەم خاڵ با پیاو بێ، ژنیش برەوە بە ژیانی ژینایەتی خۆی بدا، بەڵام شۆرەت هەبێ لە بینیاندا. بۆیەکی خاڵی یەکەمیش خوا فەرمووی الرجال قوامون على النساء، دووەمیان وبما أنفقوا من أموالهم، کاکە پیاو مارەی دەدا، چی لە گەنجێتیەوە کۆی کردوێتەوە لە کاتی مارەی بە ئافرەتەکەیدا بیبەخشێ، ماڵ دروستکە، واجبێتی. ئەم ژنە ملیارەها دۆلاری هەبێ، هەر واجبە پیاوەکە بەخێوی کە ژنەکە معەزەز مکەڕەم بۆ خۆی دانیشێ. میراتی ماڵی باوکی بە سەدان دەفتەر دۆلار بێنێ، ئەتوانێت دینارێکی لەسەرف نەکاگە گەورەی خۆی نەنوێنێ. ئەو پیاوە واجبە هەموو نەفەقاتی خێزانەکەی و منداڵەکان و کرێی خان و هەموو پێداویستەکانی ژیان دابین کە، ماڵ دروستکە، ئۆتۆمبیل بکڕێ. دەی باشە مادەم پیاوێک ئەو هەموو ڕەنجە دەدا، مافی ئەوەی نییە ئیمزای یەکەمیشی بەدەستەوە بێ بەدڵنیاییەوە. بەڵام وتمان مانای ئاغایەتی و کۆیلایەتی نییە. پیاو ئاغا نییە و ژن کۆیلەی بێ و خزمەتکاری بێ، ئەبێ ژیان بەڕاوێژ بێ، بەڵام دوا ئیمزا و دوا بڕیار ئەبێ بەدەست پیاوەوە بێ. بەڕێزان ئەنجا دەوری ژن دێ. ئەی ژن چون بێ؟ ژن خوا بە یەک ئایا دیاری کردووە فالصالحات قانتات حافظات للغیب بما حفظ الله. ئافرەتی ساڵیحە کێیە؟ بەڕێزان دوای بەجێهێنانی پێنج فەرژەی نوێژ و ڕۆژووی مانجی ڕەمەزان ئافرەتان گوێتان لێبێ. ئافرەتی ساڵیحەوە نیە تەزبیحەکەیمان بۆ دێنێت لەم سەر بۆ ئەو سەر و وەڵا ساڵێک کە دەچم بۆ عومرە و سێ-چوار حەجی سونەتم کردو یەخوا پیرۆز دەبێ. بەڵام ئەگەر ئەم سیفەتانە تێدا نەبێ، مادام تۆ هاوسەری حەڵاڵت هەیە، وەڵی ناچێ ڕیزی ساڵیحانەوە. فالصالحات یەکەمیان قانتاتون، ئافرەتێک کە شەرع پەسەندی کردووە، خواستایشی کردووە لە قورئانە. وەڵی هەر ماڵێک سوێنتان بۆ دەخۆم ئەم پیاوانە بێ وەکەوەی کە خوا باسی کرد، ژنەکەش ئەم سیفەتانی تێدا بێ، دڵنیاتان دەکەم عمری نوحیان هەبێ ناگەنە تەڵاق. فالصالحات قانتات، ئافرەتی ساڵیحە ملکەتی مێردەکەیەتی، بەڕاستی گوێڕایەڵێتی، بەڕاستی بە حرمەت و بەڕێزە لەگەڵیدا، کە قسەی لەگەڵ دەکات گیانەکەم، دڵەکەم، هەناسەکەم. منەزم بۆ ئافرەتانی ئێمە موشانیان پێعیبە. تخوا سەیرەکەی ئافرەتێک کچێکی بەڕێز لە لای پیاوێک مەسئولێکە سکرتێرەی دەکا، ڕۆژی 100 جار بەڵێ گەورم بە چاوان، بەڵێ بە چاوان ڕادەکات، دەست لە سەر سنگ، جوابی تەلەفۆنی خێرا بە جەڕەسێک بانگیەکە توخوا تۆ هاوسەرەکەت ئەمە چیەکە مانگی 500-600 هەزاری ئەو پەڕی بداتێ، بەیانیش لێی تووڕەبوو فەسڵی دەکات، دەری دەکات، چێشکە دەخاتە شوێنەکەت. ئەو مێردا بۆ تۆ دەمرێ و دەژێتەوە، چەندە خۆشەویستی بۆ تۆ هەیە. ئەی بۆ بەو ناڵی بە چاوان، بەو ناڵی بەڵێ بەسەر چاو، بڵێ گیانەکەم بە حرمەتەوە ناوی بێنە، ڕێزی لێ بگرە، ملکەتی بە. دووەمیان حافظات للغیب، دووەم سیفەت بۆ ئافرەت دوای ڕێز و حرمەتی لەگەڵ پیاوەکەیە بەڕاستی گوێڕایەڵی مێردەکەیەتی. دووەمیشیان دەیپارێزێ کاتێککە پیاو لە ماڵ نییە، پیاوبانی دەڕاتە دەرەوە بە دوی کار و کەسابەت و بژێوی ژیاندا لەشی ساغ بێ هەتا ئێوارە کە دێتەوە یان هەیە بە هەفتە لە ماڵنێ لە دەوام و واجباتێکی خۆیدایە بۆ پاروێگنانی حەڵاڵ، ئەبێت سەمعی پیاوەکەی پارێزێ، حیا و حرمەتی پارێزێ. بەڕێزان پێویستە منداڵەکانی پارێزێ، نەک ئەوەندەی کە لە ماڵ نەبوو لەبەر دەرگا دانیشە بۆ ماڵە دراوسێ و بە تەلەفۆن و بە دیار ئاڵقەکەەوە دانیشە، هەیە مناڵەکانی ڕۆن دەکاتە دەرەوە بۆ گەرمایە، هەر لیان ناپرسێتەوە. هەیە شەو مناڵەکانی کردوتە دەرەوە لە کۆڵانە، خۆ ئەزانە تووشی چ خراپەیەک دەبن، خۆی بە دیار ئەڵقەی تورکیەوە دادەم بۆ من دانیشتووە بەداخەوە. ئەوە حافظات للغیب نیە، ئەم منداڵانان پیاوە لە ماڵنی ئەمانەتی تۆن، ئەبێ بیان پارێزی. سێمیان نهێنی ژیانی هاوسەری،
ئەم ماڵی بەجێ هێشتووە ئەم پیاوە نابێ فرسەت بێنێ وەڵات تا پیاوەکە لە ماڵێ بە ئارەزوی خۆم بڕۆم بۆ بازار و شت بکڕم پارە کۆ نەکاتەوە نەوەک بیدا بەژنی دووەم ئەمە ئەمانەتە لەبەر دەستی تۆدا تەنانەت ئەگەر میوانێکت هات ئەبێ بەڕاستی دەست پێوە بگربی نابێ بۆ خزم و کەس و کارت بەکاری بێنی نابێت تەخشان پەخشان بە ماڵەکەەوە بکەیت نابێت بۆ ماڵی باوک و براکانیشتی باسکەی بۆ خوشکەکانتی باسکەی چیمان هەیە ئەم پیاوە خەریکی چییە چ کەسابەتێک دەکات چەندمان پاشە پارەکش پاشەکەوت کردووە چیمان کڕیەوە چیمان فرۆشتووە ئەمە ئەمانەتە حافظات للغیب چۆن خوا مافەکەی پاراستوی بما حەفیظ الله تۆش مافی مێردەکەت پارێزە کەواتە بە کورتی و پوختی ژنیش پێویستە بەڕێزان ژڵ و خۆش بێ دڵ خۆش بێ بوان خۆش بێ جوان پۆش بێ زمان شیرین بێ خۆشەویستی دەربڕ بێ دڵ پاک بێ بغزن نەبێ ئەمانەت داری ماڵ بێ خۆ ئەمانش بۆ پیا و پێویستن بەس بەڕاستی لە ژن جوانترن کەواتە ئەگەر پیا و الرجال قوامون على النساء بەڕاستی پیا خۆی بە مشور خۆر و مسئول ئیدارەیەکی ڕێک و پێکی ماڵزانی و ژنیش ملکەت و زمان شیرین بوو بە حرمەت بوو لەگەڵ پیاوەکەیدا و لە کاتێکا کە پیاوەکەی لە ماڵ نەبوو قەدر و حرمەتی خۆی و هاوسەری منداڵەکانی ماڵ و سەرۆت و سامانی پاراست واللهی ژیان ناگاتە تەڵاو دوای ناوبڕێک بە ئیزنی خوای پەروەردگار بەڕێزان دێنەوە خزمەتتان ئینشاءڵڵا لە دوای ناوبڕۆکەوە دەتوانن هێندە پرسیار هەیە بەڕێزانەکە دەرفەت بێ وەڵامیان دەدەمەوە بەڵام دەتوانن تەلەفۆنمان پێوە بکەن بە ئیزنی خوای پەروەردگار تەلەفۆنەکانتان لە لای ئێمە وەردەگیری ئینشاءڵڵا بەو ژمارەیەکەوە لە دوای ناوبڕەکە دێتە سەر شاشەکە بەڕێزان ئەمە بەگشتی حاڵی ژن و مێرد بوو لە کاتی ئاساییدا بەڵام ژن و مێرد کێشەیان دەبێ بەڕاستی ناڕەحەتیان دەبێ لەم ژیانە دوور و درێژەدا دەکرێت بەڕاستی ڕۆژێک ئاژاوە لە ناو خێزانە دروست بێ بەڵام گرنگەوەیە لە برای خۆتانی وەرگرن ئەزیزم ژن و مێردانی بەڕێز بەس گرنگ ئەوەیە دڵت پڕ بغز نەبێ ڕقاوی نەبی پیاوی وا هەیە یەک هەڵەیەک لە ژنەکەی ببینێ ئەمە تامردن کۆتایی پێنایە بە پێچەوانەشەوە ژنی وامان هەیە ئەم پیاوە چەند ساڵ خزمەتی دەکا یەک جار وەکو مرۆڤێک کل بەنی ئادەمە خەتا هەرچینەوەی ئادەمە زۆر تووشی هەڵە دەبێت تووشی لە بیرچوونەوە دەبێت ئەعسابی تەواو نیە لە دەرەوەمان دوو کراوە لە ماڵەوە قسەیەکی ڕێک و پێکی لە نامعقول لە دەمیترازە ئەم ژنە نابێ بغزن بێ بەیانیش شەڕت بوو ئەزیزم مەیگەنە ئێوارە هەل لە نیوەڕۆدا ئاش بنەوە ئێوارە کە چوونە سەر سفرەی ناخواردن مەیگەن نەکاتی خەوتن دڵتان بەرامبەر یەک پاک بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەلا ئوخبیڕکم بینیسائیکم من ئەهلی الجەنە پێتان بڵێم چ کەسێک ئەهلی بەهەشتە لە ئافرەتان ئەزان ئەمە چەند موژدەیەکی گەورەیە ئیمام ئەحمەد ڕیوایەتی کردووە شێخ ئەلبانی لە صحیحی جامیع بە ژمارە فەرموودەی 660 دەفەرمێ حەدیثێکی صحیحی پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەر ژنێک ئەم سێ سیفەتەی تێدا بێ بەڕاستی جێگەی بەهەشتە ئەلوەدود زۆر مێرد خۆشەویست بێ ژنی وایە پیاعی بە خۆشەویستی بۆ هاوسەری دەربڕێت ناوەڵڵا لە لای ماڵی باوکت لای براکانت لای میوانەکانت لای هاوڕێکانت بە شانازیەوە خۆشەویستی بۆ هاوسەرت دەرببڕا ڕێز و حرمەتی لێ بگرە ئافرەتێکی ئەلوەدود میهرەبان و مێرد خۆشەویست بێ ئەمجا ئەلوەلود ئەمجا حەز بکا بە فەزلی خوای گەورە دوعا بکا کە خوای گەورە منداڵی ساڵحی پێ ببەخشێ بەڕاستی من دەڵێم هەر ئافرەتێک میهرەبان نەبێ گوناح بێتە دایک چونکە دوای لەوانەیە منداڵەکانی بکوژێ سێمیان ئەلعەود کاتێک کە کێشە لە بینی خۆی و هاوسەریدا دروست بوو زوو دڵی مێردەکەی ئاشکاتەوە لە فەرمودەکەی هاتووە دەست خاتە ناو دەستی بڵێ پیاوەکە خەوم لێ حرام بێت تا دڵی تۆ ئاژ نەبێتەوە واللهی من سەر ناکەمە سەرسەرین وەرە بار ڕابردوومان لە یادکەین گردنی یەکتر ئازادکەین و دڵی یەکتر ئاشتکەینەوە دوای ناوبڕەکە بە ئیزنی خوای پەروەردگار دێنەوە خزمەتتان بسم الله الرحمن الرحیم بەڕێزان هاتینەوە خزمەتتان پێش وەرگرتنی تەلەفۆنەکانتان پرسیارەکان زۆرن بەڵام حەز دەکەم ئەوەندەی دەرفەت ببێ بەلانی کەم ئێستا پرسیارێک وەڵام دەمەوە خوشکێکی بەڕێز فەرموویەتی مامۆستا پیاوەکەم مەشروب دەخواتەوە تا چەند من گوناهبارم بە قسەی نەکەم بەڕاستی بێزارم زۆریش بێزارم بەڕای تۆ چی بکەم باشە دادەگیان هەر ئەوەی کەوا بێزاری لە گوناهێکی گەورە کە مێردەکەت دەیکا بەڕاستی مەشروب خواردنەوە عەرەق خواردنەوە یەکێکە لە گوناهە گەورەکان ئەوەی کە تۆ بێزاری لە گوناهێک خۆی گەورە پاداش دەداتەوە بە دڵنیاییەوە بەو ناڕەحەتیە خوا پاداشت بۆ دەنووسێ بەڵام تەنها ئەوەی بە خوشکی خۆم بڵێم لە سەر مەسەلەی ئەوەی کەوا پیاوەکەت عەرەق دەخواتەوە ئەو پیاوەی تۆ مادام عەرەق فرۆژ نییە نادی دانەناوە عەرەق خانەی دانەناوە تاوانبار نییە گونەهبارێکی گەورەیە دووشت لە یەک جیاوازن
ئەگە ئەو پیاوەی تۆ عەرەق فرۆش بوویایە بازرگانی عەرەق بوویە دەبوایە تۆ هەڵوێستت زۆر گەورەتر و بەهێزتر بە بەرامبەری بەڵام کاتێک کە گوناهبارە کاتێک گوناهباری گوناهێکی کەبیرە و گەورەیە خوشکی بەڕێزم تەنها ئەوەی کە لەسەر شانی تۆیە ئەوەیە کە بەدڵ نەفرەت لەو گوناهە بکەیت بەڵام بە هیچ شێوەیەک ئامادەمە بە گوێڕایاڵی بکەیت لەوەدا بڵێ وەرە مێزم بۆ بڕازێنەوە وەرە عەرەقم بۆ بخەسە لاجەوە وەرە خواردنم بۆ مەبەستم لەو خواردنەیە کە لەگەڵ عەرەقەکەیە دەخورێ ئەوانە بەگوێ مەکە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان خۆی پەروەردگار ئەمەی بۆ بجێڕەوە بڵێ خی گەورە خۆی فەرموویەت ئێمە کەلامی خوایە یارمەتیت دەدەم هاوکارت دەبم پیاوی بەڕێزم تۆ چەتری سەرمانی تۆ هاوسەری ژیانمی تۆ پیاوی ماڵمانی هەر شتێک بۆ خواناسی و دینداری و ئاوەدانکردنەوەی قیامەتی هەردوو لامان بێ بەسەر چاو هەر شتێک بۆ پیاوەتی و ڕێز و حرمەتی تۆ بێ مافی هاوسەرایەتی لەسەرم بێ لەسەر چاوان بەڵام ولا تعاونوا على الإثم والعدوان بۆ خراپە لەگەڵتانیم بۆ گوناه لەگەڵتانیم تۆ ئەو گوناهە من پەرۆشی تۆمە من خۆم خەمی تۆمە کە تووشی ئەم گوناهە گەورە دەبی کە لەسەر مێزی عەرەق خواردنەوەدا دەنیشی ئیتر چۆن خۆم دەکەم بە هاوبەشی ئەو گوناهە بەڵام ئەزیزم ئەمە بە زمانی ڕق ناکرێ پێویستە بەڕاستی تۆ بەر ئامۆژگاری بیکەی جا ئامۆژگاری ئەوەیە زمانت شیرین بێ وشەی جوان هەڵبژێری دادەی بەڕێزم ئافرەت قسەکانی زۆر کاریگەرم بەرامبەر بە پیاو بە ئیحساسەوە قسەی لەگەڵا بکە بە هەست و سۆزەوە قسەی لەگەڵا بکە مەیشکێنەوە بە حرمەتەوە قسەی لەگەڵ بکە ئامۆژگاری بکە ڕێزی زیاتر لێ بگرێ بڵێ وەڵڵی 100 جاری جاران ڕێزت لێ دەگرم بەس تۆ لەم گوناهە واز بێنی سەبر بگرە بە گژیدا مەچۆوە ئەم پیاوە ئەگەر زانی تۆ ئاوا لەگەڵ یا باش دەبی ئەنجا پێشی بڵێ من ئێستا پەیوەندیمان لەگەڵات تەنها ئەوە بە بەڕێزت دوای پەیوەندەکەی ئینشەڵڵا وەڵامێکی باشتر دەدەمەوە خوشکی من لەگەڵمان نەبە بەڵێ کاکە محەممەد با فەرمێ پەیوەندێکمان لەسەر هێڵی تەلەفۆنە فەرموو عليكم السلام ورحمة الله وبركاته عزيزم سڵاوی خوا لە جەنابیشتان لە هەموو ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم مامۆستاجان من یەکێکم لەوانە وتارەکانی تۆ بڵاوەکەمەوە هەر بە ناوی خۆم تیکتۆکێکم داناوە دەمێکە سوپاس بخوا بینەرێکی زۆر زۆری هەیە هەر لەسەر ناوی خۆم داناوە بەڵام بینەرێکی زۆر زۆری هەیە و ئەمێ گەردەنم ئازاکەی کاکە محەممەدجان یەکەم لەش ساغ بێ ئێمە ئەم پەیامانەی کە دێڵێن مڵکی مامۆستافاتی نییە مڵکی کەس نییە ئەمە مڵکی ئیسلامە من سوپاسی هەر کەسێک دەکەم کە شتێک کە بەندە لە دەمی دەرچوێ بە فەزلی خوای گەورە خوا گەورە یەکەم لێمان قبول بفەرمێ دووەم مسلمانان سوودی لە بینن ئەمە مڵکی ئەهلی ئیسلامە بەڵام تەنها بە کاکی محەممەدی خۆم بڵێم ئەم بابەتەی جەنابەت ئینشاءڵڵا من هەر بە دڵنیایە وا لە جەناب ڕابریم تەنها مەبەست ڕەزامەندی ئەڵڵا بە سوبحانەهو وتەعالە چونکە برادرانێکە بوو بە ناوی منەوە لە دەرەوەی وڵاتیش بڕاو کە داوایان لە خۆم کردوەوە 4 ساڵیشان بە ناوی منەوە کردو پێیان بە ناوی منەوە داناوە مامۆستا 2 دەفتەر دلار ما بدەیت پێ دەفرۆشینەوە کاتێک کە من 2 دەفتەر دلارەکە داگەش منێنەوە پرسیشمان پێ نەکراوە ئەو بازرگانیان بە ئێمەوە کردو دواتر بە کەناڵی چکیان فرۆشتووە کشتی بێدینی تیا بڵاو دەکەنەوە بەداخەوە ئینشاءڵڵا جەنابەت بە شەرتێک لە قیامەت من و تۆ ئەومان لە نێواندا بێت تۆ تەنها مەبەستت ڕەزامەندی ئەڵڵا بێ یا ڕەبی لەش ساغ بێ منیش لەو پاداشتایە بەشێکم هەبێ مامۆستاجان من سپاس بخوا یعنی مەبەستم ئەوە نەبووە هەزاران نامەدێ من هەر بە ناوی خۆم دامنەوە تەنها لە خۆشەویستی تۆ پێشترش بە برادێکم وتەوە بە مامۆستافاتح بڵێ گەردەنم ئازاکە دواترش من بۆ ئەوم داننەوە پارێکی خیاڵیشیان داوە بە من پارەم ناوێ من تەنها ئەوەم ئەوێ خەڵک دوعا خێرم بۆ بکە کاکە محەممەدجان عەرزم کردیم زۆر سپاس هەسەڵ جاگەرنە دازابێ ئینشاءڵڵا منیش لە ڕێی جەنابتەوە ئەمە بابەتانە مڵکی ئیسلامن من خۆم هەر خۆم وەقفی ئیسلامم بە ئیزنی خوای گەورە بەڵام وەکو خودی خۆم سوپاس بۆ خوای پەروەردگار تەنانەت یەکێکم لەو مامۆستا ئاینیانەی قبوڵی موچەی وەزارەتی ئەوقافم نەکردووە لە مەلایەتیدا خۆم موچەی خۆم بەدەستی خۆم بڕیوە هیچ کتێبێک میستفادەی نەک 250 دینارم لێ نەکردووە لە ژیانی مەلایەتیمدا تەنها ویستومە کارەکانم بۆ خوابن هەر کەسێکی شتی من بڵاو دەکاتەوە تەنها مەرجمان لە قیامەتە ئەوە بێ تەنها و تەنها بۆ ڕەزامەندی خوا بێ هیچ بازرگانێکی بەسەرەوە نەکرێت یا ڕەبی خوا پاداش داتەوە کاکە محەممەدجان اینجا مامۆستایەکی بەخوا جاریوە بە سەعات دانیشم تەنها یەک دقایت و بە وتار دەری ئەەکەم یعنی ماشەڵای لێبێ بە هەزاران لایک و بە هەزاران کۆمێت و بە هەزاران شدێ یعنی تەنها مەبەستی من خێر و ئەڵڵا دواترش مامۆستا من نەهامەتی نابانیم زۆر بینە خەریکی خانوومە دوعا خێر بۆ بکە
15 ساڵە لەژێر چینکۆمە سپاس بووە بەس تەنها دوعام بێ دوعای خێر بۆ بکە هەر ئەوەنە خۆی گەورە کار ئاسانی بۆ بکە بەشکم بچمە ناوی ئینشاء الله. ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. بكاك محمدي خوم دڵم إن شاء الله تۆ کەسێکی ئەوە تا بۆ دەسەڵاتەی کە هەتا دەتەوێت بەلیغوا عني ولو آية. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر لانی کەم توانیت یەک ئاەتی قورئان بگەێنە بە کەسێک کە نەیبیستۆ یان نایزانێ یان ماناکەی تێناگە تۆ ئینشاءالله بە هەزاران ئاەتی قورئان بەڵێ ئینشاءالله سەدان ئاەتت گەیاندۆ کاک محەممەد ئینشاءالله خانووەکەشت تەواو دەبێ یا ڕەبی خوای گەورە هەموو کارەکانت بۆ ئاسانکە بە گەورەی و ڕەحمەتی خۆی بەخوای گەورە دەست پێرم کاکە محەممەد خەڵکی ترمان زۆر لەسەر خەتە داوای لێبوردنی لێ دەکەم. خوای گەورەگە لێ بە کاکە محەممەد گیان بەڵێ دادەگیان دادە تارە گیان فەرمەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی دەرنامەکەت لێ یەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم. یا ڕەبی خوای پەروەردگار پاداشتی ئەو خوشکە بە ڕێزەشم دەیتەوە دادە تارەگیان یا خوا خوای گەورە لێت ڕازی بێ خوا پاداشتی جەنابتان داتەوە ئێوەش سەرکەوتوی دنیا و قیامەت بن. پرسیارێک مامۆستاگیان بەڵێ فەرموو. ئاەت یاوەکەی معاشخۆرە. بڵێ. ئەڵەن هەموو مانگای 75,000 خۆم بمەرێ ناماتێ ئایا ئەگەر بن بەدەپرسی ئەو خەرجیکەم گوناحدارە بن ئەو ناماتێ. ئەو 75,000 چێ مەبەستەوەی کەوا لە حکومەتەوە بۆ خێزان دیاری کراوە؟ بەڵێ بۆ خێزان شمال بڕاوەتەوە ناماتێ ئەڵێ خۆ کرێکاریت نەکردووە. بە چاوەندا دەگەیان ئینشاءالله ئەگەر دەرفەتە بێ بەس چاوان بۆ ڕوونکردنەوەیەکە دەدەمێت بکەن بەدەپرسی ئەو تاواندار نابم خۆ ئەو نایدا چونکە ئەو ئەڵێ خۆ کرێکاریت نەکردووە. بەسەر چاوی شەڵا دواتر کرێت پەیوەندەکانی بوو لەگەڵ ما بمێنەوە تا کۆتایی بەرنامە بە ئیزنی خوای گەورە وەڵامێکی گونجاو دەدەمە خوشکی خۆم باشە بابەجان دەستەکان خۆش بێ هەر سەرکەوتوو بی دادەیان یەخوا خوای گەورە سەرکەوتوت کە ئینشاءالله بەسەر چاو ئازادمان بۆ بکە مامۆستاگیان خوا بە دوعای ساڵحان بێ ئەوش دوعای خێرمەوە کە خوشکی عەزیزم خوا لەگەڵ خوابتان پارێزێ. بەڵێ ئەو خوشکە بە ڕێزەی تا پەیوەندێکی تر دێتە سەرخەت کە فەرمووی خۆ هاوسەرەکەم مەشروب خۆرە عەرەق دەخواتەوە چەند گوناهبار دەبم تۆ بۆی کەوا بە گوناهەکە قەڵسی خوا پاداشت داتەوە. بەڵام ئەزیزم دادەی من خوشکی بەڕێزم هەوڵ بدە ئەو پیاوە کە گوناهێک دەکات تۆ بە تووڕەبوون و بە عەسەبیبوون و بە گوێنەکردن و بەڕێز لێنەگرتنی بە حساب دیفاع لە دینی خوای پەروەردگار دەکەی زیاتر مەیخی قوڕەوە. دەکرێت لە حەدیثی پێغەمبەرە هاتۆ صلی الله عليه وسلم کەسێک گوناهبارە گوناهی گەورەی کردووە عەرەق دەخوا بەڵام معنای ئەوە نیە خۆشەویستی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵی کۆتایی پێ هاتووە. تۆ بیکە بە بەرنامە لەگەڵ هاوسەری ژیانتدا بڵێ پیاوەکە بەڕاستی دەبێ واز لە عەرەق بێنی یان لانی کەم وەرە کەمی بکەوە. من کەسانێک هەبوون ئەوە ڕاوێژیان پێکردوم ئێستا گەیشتونە حەدی کۆتاییەکەی لە کاتێکە هەبووە شەوان نەبووە عەرەق نەخۆنەوە دواتر وان لەکە دو سێ شەویان خواردەوە دوای ئێستا هاتوونەوەی لە مانگی قومێک بخۆنەوە ینی خەریکە کۆتایی بە هەموو بابەتەکە دێنن. ئینسان خوای گەورە بەو گەورەی خۆیەوە قۆناغەکانی عەرەق حرامکردنی بە چەند قۆناغێکدا بەش کردووە. تۆش ئاوای لێ بکە بڵێ پیاوەکە هەموو شەوی جاران دەتخوادەوە ئێستا هەفتەی وەرە شەوی جومعە واز بێنە شەوی دووشەممە واز بێنە وەرە بۆ ئەوەی کەوا بەرامبەر بەم گوناهە گەورە بوەستەوە عیبادەتێکیش بکە وەرە دووشەممە بە ڕۆژوو بین بەیەکەوە وەرە پیاوەکە با پێنجشەممە بە ڕۆژوو بین شەوی پێنجشەممە و جومعە عەرەق مەخۆ وەرە با بەیانەکەی بە ڕۆژوو بین وەرە نوێژی چێشتەنگاو بەیەکەوە بکەین وەرە با ڕۆژی 100 سڵاوات لەسەر پێغەمبەر لێدەین صلی الله عليه وسلم. ئەگەر گوناه نەتوانی تەرکیکەی وەرە محاصەرەی بکە ئابڵوقەی بدە بە تاعەتی خوا بە ئیزنی خوای پەروەردگار زمان شیرین بێ ڕێز لە هاوسەری خۆت بگرە گوناهێکی کەبیرەی کردووە بەڵام تۆ دەبێ وا سیرکەی مێردەکە لە چاڵێکایە پاڵی پێوە نەنەی زیاتر بچێتە چاڵەکەەوە دەستی بگرە بیهێنە دەرەوە ئەگەر بە قسەی کردی بە ئیزنی خوای گەورەوە پاداشتەکەت بەس لای خوایەکە وازی هێنا و تەرکی ئەو گوناها کەبیرەی کرد کە بۆ دنیا و قیامەت زەرەدیەیە لەگەڵ بتپەرستی و لەگەڵ قومار و ئەوانەدا خوا نافەرمێ نەگمەی خۆنەوە فەجتەنیبوه هەر نزیکیشی مەبنەوە وەگە خوا نەخواستە هیدایەتی وەرنەگرت و لەسەر ئەو گوناها ژیا مرد ئەوە خوای گەورە لە قیامەتە هەر کەسە بە عێمەلەکانی خۆی کردداری لەگەڵا دەکا ئینشاءالله تۆ بۆی کە بەدڵ ناڕەحەتی خوا پاداشت دەداتەوە. پەیوەندێکمان لەگەڵە با فەرمێ. بەڵێ خوشکی من دایکی خوا لە ڕازی بێ دادەگیان خوای گەورە سەلامەتتان کە. سەلامەتی بەڕێزی مامۆستا پرسیارێکمان هەبوو. پرسیارەکەت فەرموو. مامۆستا ناوکاری پیاوەکەم دەکەم دەوام دەکەم. بەڵێ. دەستپێشی هاوکاری بکەم دەوام بکەم ئەوە دەچمە مزگەفتێ دەست و قورعانم دەخین یەک دزم خوێندیە ئێستا کەس هەر لە مارەوە دەخینم
ناسم ختمم نەکردێ بزانم ئایا گوناحبارم یان گوناحبار نیمە. داوامی دایرە دەکەی؟ دەرێ بەهۆی ئەوە ناتوانانی ختمەکە تەواوکەی؟ ئەرێ وڵای کە سەعات چاری شەو چاری سبەینێ دەڕۆم دێمەوە زۆر ژولاک دەبم بەڕاستی. بەسەر چاودا دەیگیان خوا پاداش دەدات و ئینشەڵا وەڵامێکی گونجاو دەدەمەوە بەسەر چاو. بەڕێزی مامۆستا خوای گەورە پاداش بەخێرت یا داتەوە. خوا لەشی تۆش ساغ بێ، خوای گەورە پاداش داتەوە، هیدایەت مامدا زیاتر لە خزمەت قورئان داوین. چێمان لە خەتا؟ کاکە عەبدولکەریم مامۆستا گیانم کاتت باش. ئەم کاتت باش، سڵاوی خوای پەروەردگارتان لێوێ کاکە عەبدولکەریمی بەڕێز. خۆشی بارنامە جوانەکە لێ یەکەم. زۆر سپاس بۆ جەنابیشتان، دەستی خۆشی بۆ جەنابیشت کە پەیوەندیت کرد. وەڵام مامۆستا ڕێزم هەیە بۆ ئێوە زۆر ڕێزم هەیە بۆ مامۆستایانی دینی خۆمان زۆر سپاسیانەکەم. بەس یەک سوالم هەیە مامۆستا گیان لە تۆ. لە خزمەتتان زۆر سپاس ڕێزداری. ئەوە ئیمڕۆ لە سویدەم قورئانیان سووتانووە لە سویدەوەتە عێراق بەرهەڵسی هەیە و ناخۆشی لەگەڵ سویداین کردووە. ئایا ئێوە و هەرێمی کوردستان بۆ هیچی نەکتان نییە بەرامبەر بە سوید کام قورئانیان سووتانووە؟ ڕاستە بەسەر چاو لەسەر ئەوەش قسەت بۆ دەکەم دەرفەتی بەرنامە هەبێ سوپاسی ئەو هەڵوێستت دەکەم کە تۆ وەکو ئیماندارێک ئێستا لە ماڵی خۆتەوە بەدڵ ناڕەحەتی بەو بێڕێزیکردن بە کەلامی ڕەب العالەمین کە قورئان دوا پەیامی ئاسمانی خوای پەروەردگارە. کاکە عەبدولکەریم دەستەکانت خۆش بێ، خوشکە ڕوقیا لەسەر خەتا با فەرمێ. سڵاو مامۆستای بەڕێز. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دادا ڕوقیاگیان، خوای گەورە سەلامەتتان کات. ڕازی بێ مامۆستا ئەوە سوالێکم هەیە بێ زەحمەت. فەرموو پرسیارەکەت. ئەوە بێ زەحمەت ئەمن بڵین لە کتێنی پارەی خۆم هەبوو ئێستا بڵین زەواجم کردیە ئەوە تقریبان لەوە 2 ساڵ شتێک دەرچێتن ئەو ئەمن لە دەستگیرانیش یعنی یارمەتی دەستگیران خۆم دایە بەڕاستیار بە پارەی خۆشم زۆر یارمەتیم دایە ئەو ئێستا پارەی دیکەم مایە بەڕاستی مامۆستا حەز دەکەم یعنی لۆ مزگەوتی دانم یعنی ئەگەر کاتێک مزگەوتێک دروست بکرێ حەز دەکەم ئەو پارەی خۆم دانە بەس ئێستا مەسەڵەن پیاوەکەم نازانیتن ئەگەر بزانیتن ئایا ئەمن یعنی ئەگەر نەزانیتن پێی نەدێن بەس ئەمن دەمێ یعنی کوڵەی شتەکە ئەو نەزانیتن کە بیکەمە ناوم کرد بزانین هەیتم تاکسیم ئەوشم لێ دەستنی و ئەوشم یعنی لێ سەرف دەکات زۆر پارەی دیکەم هەبوو زێرکردنی هەبوو لێنی سەرف کردیە نەیدایتەوە بێن ئەو حەزم لێ بۆ مزگەوتی ئەوەی دانە ئایا گوناحبار دەم ئەگەر ئەو پێی نەزانیتن ئەو پارەیە بەزی خۆتەوە نییە؟ بەڵێ بەس پرسیارێک لە خوشکی خۆم بۆی بڵامەکە لە کات بە گونجایی بدەمەوە ئەو پیاوەی تۆ محتاجی ماڵتان هەیە مناڵەکانت مێردەکەت ماڵەکەتان محتاجی پێوە دیارە یعنی قەرزاری خەڵک بێ محتاجی پێتەوە دیارە الحەمدلله مێردەکەم یعنی معاشێکی تاچی هەیە هەرچەندە یعنی یەکەم جا پێی دەگوتم بەس ئێستا معاشەکەشی شاردیتەوە بەس معاشێکی زۆر تاچی هەیە لەخوا بەزیادی بەس بۆ خۆ شتی لەو ماڵێ یعنی زارزار دەکاتن و زارزار ناکاتن لۆیە معنە حتا ئەمن یعنی کوبرەی زێڕی کتێنیشم هەبوو هەر لێی فرۆشم ئێستاش نازانم ئەو پارانەی سنێرەکە و پێشم نارێتم ئەو لەبا ئەوەی دەرێن ئایا ئەوەندە پارەی حەزم لێ یعنی دەرێن پێش نەبن وەکو خێرێک نەبوو خۆبوو نەبوو داتم بکەمە ناو مزگەوت دروستکردنی ئایا گوناحم دەداتن ئەگەر ئەو پێ نەزانیتن شکایگە بزانین ئەوشم لێ دەستنی بزر دەهاتن باشە بۆ دادەگەم پرسیان لەبەر ڕێز بکەم بۆچی مێردەکەت شتەکانی لێ بشارێتەوە بۆ تۆ نەزانی ئەو پارەیە چ لێ دەکرێت بۆ ڕاوێژێک لە نێوانتاندانێ بۆ زبانێکی شیرین دێ ناپرسی پیاوە بەڕێزەکەم هاوسەری ژیانەکەم ئیتر ئەم پارە لە معاشێکی باشمان هەیە من هاوکارت دەبم زیادی خوددا دەزانیتن زۆر لەگەڵی ڕاستی دروستم یعنی زۆردا بە خۆشی وەدەرێ ئەوەی ئەمن لەگەڵی ما یعنی هەموو شتێکی کومە لەگەڵی یعنی بەڕاستی کوت پێ برێن دەرێتن ئەوەی ئەتوو یعنی لەگەڵ دەبیرانی هیچ لەک ئەوهانیە لەگەڵم بەس بەخۆ یعنی کوبلەی زۆر جار هەیە خراپی خۆش یعنی دادەنیشتە دەرێم خراپم بەس کە خراپیەکان خۆشی قەت تا ناکاتەوە یعنی هەر چەند چاوەڕێی دەکەم یعنی دایم هەدەنم بەستە چاوی هەر تانابی هەر خراپترە دایم چاوی لە شتێکی لێم دێ یعنی بەس بزانم کە چم هەیە لێم وەرگریتین و هیچی دیار نییە کە چی لێ دەکاتەوە نەدەم داتەوە نە تەعویزی ئەو شتم لەدەکات شتێکم دۆچی بداتەوە دادەگیان بەسەر چاوی شەڵا وەڵامێکی پێویست دەدەمەوە خوشکی خۆم تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بە مانگانەچم دەدا تێگرەی بەس کو ئەو مانگانەی زارزارێ یعنی لەو مانگانەیە بەخۆی گردنی ئازا کردێت بەخۆی ئەگەر هەر کێک لۆ خۆی سەرف کرد حتا لۆدا بۆکەسە شت مشکلە نیە گردنت ئازابی بەستی بڵێ نازان دایکێ بەر ئەوەی کەوە چی
لدى جيراني لي وردت وجه خرطك لي نظام كوي يعني هذا أول روز شيء حساب ده كم بزان كم دايتو يعني أنا كاب حساب كوانا لدى ذكاء صدر أو ثاني بيدين لبا أول حد مني كتير أو قارين هي بكمنا مدقي ده زمان زي مرتقي أول شيء يعني بيختار ذكاء وياه لما أخير الوقت يامت بقول وداكم بەسەر چاودادێک ینی شەڵا وەڵامی من ئەو پرسیارەکەت وڵام دەدەمەوە تۆ تا کۆتایی بەرنامە لە بمێنەوە لە تەلەڤیزیۆنەکە و ژیانمان لێ بگرێت بڕاو کە دادەگە من عەرزم کرد لە ڕابردووشە تەلەفۆنم لە ماڵی شەوە نییە و برایانی تەلەڤیزیۆنیش دەزانن بەوەی گوێچکەمەوە ناتوانم موبایل هەڵگرم و بەکاری بێنم ببوورە ئینا بەسەر چاو لە خزمەتە خوا لەگە بەدا دەڕوخێ داکی یامور فەرموو ئەم کاتەوە باش ئەم کاتت باشتە سڵاوی خوا لێبێ خوشکی بەڕێزم داکی یامور زۆر سپاس بۆ جەنابتان وڵایی دوعایەکی خێرمان پێویستە بە دوعای ساڵحان بێ کەسم نەخۆشە و خۆشم تۆزێک کێشە و مەشاکیلی عایلەمانێ یا ڕەبی خوای گەورە بە ناوە جوانەکانی بە سیفات و بەرزە باڵاکانی بە بەرەکەتی ناوی پیرۆزی محەممەد صلی الله عليه وسلم کەم شەوشەوی پیرۆزی هەینیە و سڵاوەتەکانمان ڕاستەوخۆ بە پێغەمبەری خوا دەگا صلی الله عليه وسلم یا الله یا ڕەبی خوای گەورە شیفای ئەو کچە باشەمان بدەی یا ڕەبی خوای گەورە کێشە مشکلەی ئەو خوشکەشم حەلکەی ان شاء الله جنابی شەر زۆر لە خوا پاڕێەوە زۆر سڵاوەت بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم خوای گەورە ئیسلاح حاڵی هەموو لایەکمان بکە زۆر سپاس بۆ جەنابی شەر سەلامەتی خێر بن خوای گەورە پاداشتی چاکەکە و باشە لەگەڵ ئێوەی بەڕێزیشدا دادیگیان زۆر سپاس خوا لەگەڵ خوا لەگەڵ بێ دادیگیان کاکە جەمال بە فەرمێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك جمال جيان. خالي من نفسي تندرسي زواجي إن شاء الله. زور سواس دكم لقد جنابش تانو تقرأ إيمان داران نجدا إن شاء الله. والله ما وصل مني يرجو سؤال ما يا. برسالة كانت كاك جمال جيان. سؤالي كان ما وصل هل سندي دعاء دكم هل سندي خون لكور مناقوي هيتي بالشويك خوني خراب نالبار هل سندي دكم يعني والله الشوي يمكن ساعات إلا دعاء دكم أو يشان همو شيء خالي ناخوش دبيني عفو هر ما مصالوين يا هر خموش أو خوي خراب دبينم بعض قسم نجيت يا نمبيس يا إتم الحاصل هلاك دبم عنده دبم أو بعدين سؤالي كم سؤالي دوام متوزع بالكومراتي ما مصا هەندێک قسەم ئینسان لێ دەبی بەشەر بابلێن مەکو کوردەوارێکی خۆ نێرم و ئاژن دەیشۆری یان پیاو بەسەر چاویش وڵام دەدەمەوە ئینشەڵڵا یەشتکە لە من ئەوە بۆ مامەستا من تۆزێک لە فەیسبوک و ئەوانای بەڕاستی خەریکە ئەو دینە لەکەدار بکرێتن ئەو مامەستا ئەو نالەباد و لە ڕوود ئەوێ هەیە ئەو یێنی هەریەکە تەسبیحێک دەدا من صارێکە قەلەقم لەوە مامەستا لەبارەی چیەوە فەرموود قەلەقەکە چییە مثلا جێ لە نووسراوی دەبی قسەیەکە جێ لە ئەوی تکە دەبی قسەیەکە جێ لە جەنابەت دەبی جەنابتم خۆش دەوێت لە دوور و لە نزیک بەخوا زۆر سپاس خوا ناڕازیە خوا مەمنون با کاتن نەکوژم قوربان چاوەکەمی کاکە جەمالگیان ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە تیشکێکی باش دەخەمە سەر پرسیارەکانی جەنابەت زۆر سپاس ممنون جەنابەت دەکەم خوا لەگەڵ باوکی بەڵێ دوا پەیوەندی باوکی زەمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باوکی زەمان برای ئازیزم فەرموو. دوو پرسیارمانە بۆ مامۆستا دەزەحمەت نەبی. بەڵێ ئەوەیە دکتۆر عەلی مەنسوور کیالی هەیە بەحسی ئیسلامیە ئەگەر ناوبانگەجێ لە بی بی سووریا. بەڵێ بەڵێ زۆر لە محاضەڕەکانی تەحەدا دەکات لە زانایەکی ئاینی کەوا عەزابی قەبر نییە چەند ئاەتەشی دەیتەوە کە لە قورئانە ئاماژەبەوە دەکا کە خۆی گەورە بەحسی عەزابی قەبری نەکردیە. بەڵام پرسیارەکە لێرە هەتا ئێستا بۆ زانایەکی ئاینی ناچی لەگەری دانیشی قەناعەتی بەو خەڵقەی بینی کە بزان ئەو ڕاستەیان ئەوەکانی ڕاستترن هەنی لەبەر چێ ئەو هەر تەعەدا دەکا و هەر دەرێ قسەکەی من ڕاستە یەک لەوان وەسەوە کە ئەنەوم لەم یەلبەسی لە ساعەتر میە نەهار و ئاەتچە دیتەوە لە قورئان و شتانە زۆر دڵنیاشە لە قسەکانی و حەزمان لێ مامۆستایەکانی ئاینی خۆشمان هەڵوێستان نەبیان وڵامی بدەنەوە.
بەڵێ ئێستا قسە لەسەر. ئەوە پرسیاری یەکەم. پرسیاری دومیش ئەوەیە مەسەلەن زۆر جارە مامۆستا ئاینی دەڵێ مەسەلەن 33,000 برێ سوبحان الله یان 4,000 برێ لا إله إلا الله بەس مامۆستا ژمارانە لە چی هاتیە؟ مەسەلەن ئەگەم برێم 33,000 نەکەم بکەمە 35,000 نابی یعنی شتارەکە ئەوەیە یان دەرە 3,000 برێ قوڵ وەڵڵا ئەو حەدی بخینە 3,000 لە سەعاتیە. باوکی زەمن کاتەکەم ئیشارەتم پێ دەکەن وەڵامەکان هین بێگە پرسیارەکە تاوە بەسەر چاو ئیشەڵڵا وەڵامێکی جوانت دەدەمەوە. مەمنون. من لە خزمەت جەنابتان زۆر سپاس بۆ جەنابتان. بەڕێزان دیار پرسیاری تەلەفۆنی کەمان زۆر لەگەڵ بوو داوای لێبوردنتان دەکەم. کاتەکەشم زۆر کەمە ئیشاڵڵا هەوڵ دەدەم ئەگە بلایانی کۆنتڕۆڵ یەک تۆز کاتەکە زیادکەن بەڵکو وەڵامەکان فریاکەوم. دادە تارە فەرمووی مێردەکەم ئەو 75,000 کە موچەم هەیە لە حکومەت ئاواتە بۆ موچە خۆران دابین کراوە کەمەی خێزانەکە تا هاوسەرەکەم نامداتێ. دادەی بەڕێزم ئێوە هەوڵ بدەن قەت تەبایی ماڵ یعنی مەکەنە قوربانی 75,000 ئەوانە ئەگەر پیاوەکەت یعنی داوای لێ بکەی بڵێ پیاوەکە الحەمدلله وەزعی ژیانمان باشە من و تۆ ئەوانەمان چییە؟ یعنی ئەو پارێ نەک 75,000 جاری وا تۆ پێویستیت بە 100,000 پێویستی بە 200,000 جاری پێویستی بە 25,000 پێویستیت بە هیچ نییە. با لە ماڵە دادەگیان ماڵ یەکەم قۆناغێک کە لە دواتریشە لە بزنجیرە باسی تەلاقە دوو لەیەوە هەموو مسلمانان خوابمان پارێز باسی دەکەم کە من و تۆ لە ماڵە پەیدا بوو کە دووچی سەی و دووچی پارێزیایی پەیدا بوو بڕواکە ئەو خێزانە هەڵدەوەشێ. خوشکی بەڕێزم قەت لە پێناوی پارە و داواکردنی مادە لە مێردا تۆ هەوڵ بدە ئەم خێزانە نەشڵەقی ینی ئەم پیاوە وای لێ نەیە کێشەتان لەسەر 75,000 حکومەت ئەو بڵێ وەڵا کرێکاری نەکردووە. بە مێردەکەی جەنابیشت وەوە هەموو پیاوانی بەڕێزی خۆشەویستیش دەڵێم ماڵ هیچێ بەڕاستی ماڵ هی ژنە بەڵام بە مەرجێک ژنەکە زیادە مسریف نەبێ عاقڵ و ژیر بێ حافیظات لیلغەیب بێ کە خوا لە قورئانە پێش ناوبڕەکە باسم کرد بەڕاستی دەست پێوەگری ماڵ بێ ژن و ماڵ بێ بەڕاستی ماڵکا بە ماڵ بەڕاستی بۆ پیاو ناشرینە کە ئەم هەموو حیساب و کتاب و ناو کتاب و کوم بەشی تۆ ئەوەندەیە و بەشی من ئەوەندەیە ئەمە بە ڕێزان خێزان هەڵدەتەکێنێ دادەگەیان ئەگەر خۆی بە حبی دڵی خۆی پێشکەشی کردی باشە ئەگە یەک دوو جار لە ڕوودا وتی نابێ ئەوانە هەل لەسەری جوابی مەدەوە با تەبایی ماڵەکەتان خوا نەخواستە نەبێتە قوربانی 75,000. دایکی ئايات فەرمووی من هاوکاری پیاوەکەم دەکەم دەوام دەکەم بەڵام ختمی قورئانەکەم بۆ ناکرد یا ڕەبی خوا پاداش دەداتەوە ختمی قورئانەکەش ئینشاءالله تۆ جوزێکت خوێندووە ئێستا دادەگیان قەڵەم قورئان هەیە بەرنامەی تەلەڤیزیۆنی هەیە فێربوونی قورئان وەکو جاران نییە زۆر ئاسان بووە هەر ئەوەی کەوا هاوکاری مێردەکەت دەکەی دەوامەکەشی ئینشاءالله بە عیبادەت و خواناسی بۆ حیسابە ئینشاءالله هەوڵ بە قورئان لەبەرکە ئەو جوزە ئوردەوە لەسەر دەوامەکەت لەبەرکە یعنی موبایلێکت پێ بەشتێک لە گوێ تا بە قورئانی پێ لەبەرکە دواتری شەوکە هاتیەوە ماڵی خۆت هەل مامۆستای یان لە ڕێی ئەنتەرنێتەوە جەنابە دەگە منداڵەکانت بۆ وەرگرن مامۆستا هەیە لە ڕێی ئەنتەرنێتەوە قورئانەکەت پێ دەڵێ هەل لەسەر قەڵەوێرەکەی خۆت کورسیەکەی خۆت لە ماڵی خۆت دانیشتووی هەفتەی دوو شەویش بە مامۆستایەک پەیداکە لە ڕێی ئەنتەرنێتەوە ڕاستەوخۆ مامۆستایەکی بەڕێزی خوشکێکی ئازیز دایکێکی ئازیز قورئانەکەت پێ بڵێ یا ڕەبی خوا کارت بۆ ئاسانکە نەبوو لەسەر قەڵەم قورئانەکە فێر بە کاک عەبدولکەریم فەرمووی قورئان سووتاندن لە سوید لە عێراقا هەڵوێستەیە بەڵێ لە هەرێمی کوردستانیشە بە توندی ئیدانەکراوە بەڵام بەڕە کاک عەبدولکەریم ئەو قورئانە خاوەنی خۆی هەیە ئەگە قورئان جەنابەت بخوێنێەوە قورئان نەک سووتاندنی دەیان ئاەتی قورئان باسی ئەوە دەکا ئەو مشریک و خوانە ناس و مولحیدانە چیان بە زاتی ڕەب العالەمی وتووە ئەو یەهودانە نەسارا کاتی خۆی چیان بە خوای پەروەردگار وتووە ئین الله فەقیر ونحن ئەغنیا خوا فەقیرە دەستکوتە داوای خێرمان لێ دەکا ئێمە دەوڵەمەندین خوا بۆ ئێمەی تۆمار کردووە بۆ ئەوی من و تۆ بزانین حتا قیامەت دژایەتی ئەو قورئانە دەکرێت بەڵام دژایەتی قورئان کابرا مصحفێک دەسووتێنێ ئێمە هەزاران هەزار خەڵکمان مصحفەکەەوە لە سینەیدایە ئەوەتان من و تۆ بەرنامە دەکەین قورئانی پیرۆز و پڕ بەرەکەت و بەخشش باز دەکەین من دەڵێم باشترین ڕەد لە وتاری جمعەشە ڕەدمانداونەوە باسیشمان کردووە ئەوەیە ئەم شەو ئێمە هاتین بەرنامەیەکی قورئانیمان کرد لەسەر بابەتی خێزان لە خزمەت ئاەتی 34 سوڕەتی ئەنیسادا بووین ئەوە هەزار کەس قورئان بخوێنێ ئێمە ئەمە منهەجی ژیانمانە و بە دڵنیاییشەوە پێویستە حکومەتی هەرێم مامۆستایانی ئاینی هەڵوێستی ژیرانە و عاقڵانە و حەکیمانەیان هەبێ بەو پێی لە چوارچێوەی شەرعدا هەموو کەس دەبێ حەماسەتی بۆ دینی خۆی هەبێ تۆش بەوەی کە لە ماڵی خۆتەوە بۆ کارە دڵتەنگی ئێمەش هەروەها ئینشاءالله خوا پاداشت دەداتەوە لە خزمەتکارانی قورئان خوا حیسابمانکە خاتو ڕقیاوتی لە کچێی کاتێک کە کچ بووم هاوکاری دەستگیرانم کردو ئێستا مەبەستی ئەو بوو پارەی هەیە دەیخاتە مزگەوتەوە دادەگیان متمانەی نێوانی ژن و مێر دەبێت زۆر گرنگ بێ
تۆ ئەو پارانە کە مێردەکەت دەداتێ ئینشاءڵڵە بە قسەی ئەو مەکە تۆ حساب و کتابی خۆت پاککە پارەی داویتێ لە چیمان سەرف کردو پیاوەکە بەسەر چاو بە زمانێکی شیرین خۆتی لێت و ڕەمەکە حساب و کتاب بە یەکەوە مەگرنەوە عەرزم کردن وەڵڵی خێزان ژن و مێرکە گەیشت ئەوەی ئەم پارەت چی لێ کرد ئەم پارە بۆ چی بوو بەڵێ لێپرسینەوە شتێکی باشە بەڵام نەخوا نەخواستە بە گومانبوون لە یەکتر بەڵام بۆ پرسیارەکەشت بەڵێ مافی خۆتە بەشێک لە پارەکانت بخەیتە مزگەوتەوە بەڵام من دەڵم ئەگەر مێردەکەت ئاگای لێ بێ و دڵی پێخۆش بێ باشتر وەڵ ئەگەر نەشی هێژیان دەتزانی نایاڵێ تۆ حەقی خۆتە من ناڵم هەموو پارەکانت بەشێک لە پارەکانت مزگەوت دەتوانی بە یەک بلۆک بەشداری بکەی بە جێگەی یەک بەرماڵ بەشداری تێدا بکەی شەر نیە هەرچی پارە و سەرەت و سامان تا بیخەیتە مزگەوتەوە بۆ منداڵەکانی خۆتی سەرفکەی بەخوا هەر خێرە بیدەیتە ماڵەکەت هەر خێرە وەکو مزگەوت بۆ مێردەکەتی سەرفێ هەر چاکە و سەدەقەیە بەڵام بەشی مزگەوتەکەشی لێ تەرک مەکە بەڵێن نیشارەتم پێ دەکەن کە تەواو بۆ بەڵام ئەم یەک دوو دقەیەشمان مۆڵەت بدەن خەونی خراپی کاکە جەمال خەوری خراپ ئەوە شەیطان بەڕاستی لەو شوێنەوە فێر بووە تۆ جەنابەت کە بەیانەن هەڵدەستی ناڕەحەتی بە برای خۆم بڵێم بەس دوی سێ ڕۆژ ئەمە جێبەجێکە لە خەو خەبەرت بۆەوە خەونی ناخۆشت بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بەلای چەپا سێتر فڕێدە بڵێ یا ڕەبی خوا پەنات پێدەگرم لە شەڕی شەیطان لە بەڵاو ناخۆشی ئەو خەونەم بە دوورم کە خەفەتی پێمەخوا هیچ مشکلە لە دڵا نەبێ بەڵێ شەیطان بە نەفرەت بی ئەمڕۆ دەچمە سەر ئیش و کارم لە هەموو ڕۆژان دڵخۆشترم لە ڕق و داخی تۆ یەک تۆز خەفەت بەوە ناخۆم باوەڕکە لە کۆڵت دەبێتەوە بەڵام هەموو ڕۆژە تۆ خەفەتی پێ بخۆی شەیطان دەرگاکەی کردوتەوە لەو شوێنەوە جارشکە ئازارت دەداتەوە خۆی گەورە ڕزگارت کە نێرە موک چێ دەیشوە ئەگەر لە دنیادا لایەنی کچێن یەکەی زیاتر بوواتە بە کژ ناسرا بۆ ئەفرە دەیشوە ئەگەر بە وەکو لایەنی کوڕێنیەت یەکەی زاڵ بوو بە کوڕدە ناسرا پیاوێک دەیشوە ئەوە شتێکی ئاساییە شەڕی مامۆستانی ئاینی منیش دۆکتۆ پێ بێزارم خۆزگە هەمومان خزمەتکاری دینی ئیسلام بووینایە ئەگەر مامۆستای لەگەڵ مامۆستایەک ناڕەحەتیە لە فەیسبوک و لە کۆمنت و ئانشتی بۆ نەدەنووسی سەردانێکی دەکرد لە ماڵەکەی لە مزگەوتەکەی مامۆستا لەبەر خاتی خوا هاتووم ئەم بابەتت هەڵەیە با نەسیحەتی خێرت بکەم و سەر لە مسلمانانیش نەشێنین خوا زاد داتەوە باسی عەزابی قەبر بەڕێزان دکتۆر عەلی مەنسووریش پیاوێکی زانای پێڵەن قورئانیەکان ئەوان کەمتر فەرموودە بەکاردێنن بەڵام ئێمە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕوون و ڕاشکاوی باسی عەزابی قەبریان کردووە کەواتە ئەگەر جەنابی دکتۆر عەلی مەنسوور بیان هەر زانایەکی تر بێ تسلیم بە فەرموودەکانی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم دەیان فەرموودەی صحیحی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کە باسی عەزابی قەبر دەکا ئەوە بابەتێکە ئێمەش زۆری لەسەر نەڕۆین ئەوە بابەتێکی غەیبیە نەیکەین بە مشکلەی نێوان مسلمانان ئێمە وەکو خۆمان داوا دەکەین یا ڕەبی خوا لە عەزابی قەبر بمان پارێزی دەفەرمووی بۆچی مامۆستایان هەندێک دەڵێن باوکی زەمان 33 سبحان الله بۆ نەیکەم بە 35 الحەمدولله بۆ قسەی قول هو الله بخوێنم بۆ ئەگەر 5 بێ و بەدە نەبێ بەڕێزان باوکی زەمان هەموو مسلمانان دینی ئیسلام بە دوو شێوە دوو باڵی هەیە بەرز دەکاتەوە بەلای خوا ئەخلەسەه و ئەصوەبەه ئەخلەسەه واتە هەر کارێکت کرد دەبێ خالیس بۆ خوا بێ ئەصوەبەه لەسەر سنەتی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی 33 سبحان الله تۆ ڕێک 33کە بکە 33کە کە پێغەمبەر فەرموویەتی لە هەزاری کە خێری زیاترە بۆ نمونە لە ذکری دوای تەسبیحاتەکان مادام 33 تۆ 33کە تەواو بکە فەرمووی سێ قول هو الله بەقەدەر ختمێکی قورئان ئەجری هەیە تۆ سێیەکە بخوێنە ئەزانی وەکو چۆن تەشبیه نەبێ بیلا تەشبیه بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دکتۆرێک دەرمانت بۆ دەنووسێ دەڵێ ئەم حەبە ڕۆژی 3 دانەی لێ بخۆ تۆ بڵێ باشە ئەی بۆ 6 دانەی لێ نەخۆم وەڵا 6 بخۆم زووتر شیفام بۆ دێ مادام پسپۆڕەکە بۆی داناوی 3 حەب بخۆی لە ڕۆژێکە ئەبێ هەر سێیەکە بخۆی کەمی بخۆی هەر خراپە زەرد لێدا شیفای نەخۆشیەکە نایە دەرمانەکە بەسەر نەخۆشیەکە ئازاڵ نەبێت زیادی بخۆی زەرد لێدا ئەوەش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی تەشبیه بە پێغەمبەری خوا نەبێ دین ئەوایە ئەصوەبەه پێغەمبەر صلی الله علیه وسلم چی پێ فەرمووین ئێمە خێر لەوەدایە ئەگەر لی زیادکەین یان لی کەمکەین خێرەکەمان دەستگیر نابێ یا ڕەبی خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا داوای لێبوردن دەکەم ئەگە وەڵامەکانی ژۆک و پێویست نەبوون کاتەکە بەداخەوە بەشی نەکرد هەر ئەوەندە فریاکەوتین یا ڕەبی خوای پەروەردگار پاداشتی ئێوەی بەڕێز بداتەوە کە بەشداریتان لەگەڵا کردین ئێوەی بینەرانیش بە خوای پەروەردگار دەسپێرم کە سپاردە زایە ناکات تا پرۆگرامێکی تر بە خزمەتتان دەگەینەوە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه